زیاتر لە 70 ساڵە ئەم زەویانە و سێنەوەی خێزانێک پێکەوەن. زرمەزرمی تەکنەلۆجیا و کاردایی جۆرا و جۆری ئەمریکا وازی لە مەزراکان پێنەهێناون. کامێرای دەنگی ئەمریکا لە ڤێرجینیا ڕیڤەرەوە چیرۆکی سەرکەوتنی ئەم خێزانە و کاروباری ئەو مەزرایانەی سێنەوەی بەخۆ سەرقاڵ کردووە دەگێڕێتەوە. My dad started farming in 1949. باوکم لە ساڵی 1949 دەستی بەکاری کشتوکاڵ کردووە. کاتێک ئێمە پێگەیشتین لە مەزارەکان داماینەوە حەزمان لە کاری کشتوکاڵ کردووە. سەرەتا زەویەکی کڕیوە و ئێستا لەم ناوچەیە نزیکەی 100 هێکتار زەویمان بەدەستەوەیە. فرسەتێکی باش بوو ئێمە وەکو خێزان پێکەوە کار بکەین. ئەم خێزانە بەخێوکردنی ئاژاڵ هاوشانی کشتوکاڵ کارێکی سەرەکیان بووە. هەر خۆیان خۆراکی ئاژەڵەکان دابینەکەن، هاڕینی گەنمەشامی و ئامادەکردنی بۆ زستانی ئاژەڵەکان. ئێمەش لە نێو مەشینەکەداین و گەنجێکیش لەگەڵ تەکنەلۆجیادا چێش دەبینێت. ئاخر هەبوونی زەویوزار بەس نییە، دەبێ ئەقڵێکی باشیش سەر و سەودا لەگەڵ داخوازی بازاردا بکە. He started milking cows and raising. باوکم هەر لە سەرەتاوە ئاژەڵداری کردووە. گەنمەشامی چاندووە بۆ خۆراکی ئاژەڵەکان و شیر و بەروبوومەکەشی فرۆشتووە. هەندێک گەنمەشامی خواردنیشی بۆ بازار فرۆشتووە. ئێمە کێڵگەی بەخێوکردنی قەلمان هێنایەکایەوە بەروبوومی دی وەکو فاسۆلیا کە لەم ناوە نەمان دەچاند. ماوەیە کە هەندێک ڕۆکی و زەبەخش دەچێنین بە پێی داخوازی بازار گۆڕانکاریمان کردووە. لە ئەمریکا بەشێکی خۆراک و پێداویستەکان لەبەری ڕەنجی مەزراکانەوەیە، بەڵام حکومەتێک بەردەوام پلانی بۆ کشتوکاڵ هەیە. دەگمە نەبهێڵێ بێبەروبوومی مەزراکان یان دابەزینی نرخ وایان لێ بکات مەزراکان جێبێڵن. In our country, we do have. لە وڵاتەکەماندا پلانێکی حکوومەت هەیە کە کۆمەکی جوتیار دەکات لە کاتی کەوتنەوەی قەیراندا. بۆ هەموو کەس باشە کە خۆراکیان بە هەرزان دەست بکەوێت. کاتێک نرخدا دەبەزێت گونجاو نەبێت بۆ جوتیار کۆمەک دەکەن. تاوکو جوتیاران مەزراکانیان جێ نەهێڵن. نرخی گەنمەشامی زۆر دابەزی بوو. حکوومەت پلانێکی خستە ڕوو کە لە گەنمەشامی گاز دروست دەکەن. لەبەر ئەوە نرخەکەی بەرز بووەوە. بەچی نەوەی ئەم سەردەمی تەکنەلۆژیایە بە زەحمەت و ئەرکو ماندووبوونی مەزراکان ڕازی بکەیت، جگە لە دەستکەوتێکی ئابووری باش بۆ خۆشیێنی. کچەکەی گڵێن لە زانکۆی بێریە لە ویلایەتی کنتاکی کشتوکاڵ دەخوێنێ. من چوون بۆ خوێندنی کۆلێژ. شێوەی بیرکردنەوەم بۆ کشتوکاڵ گۆڕاوە و شێوازەکانی کشتوکاڵکردن بە تایبەتی لە داهاتوودا کڕیار چیان دەوێت لە ئیستادا خەڵک بیر لەوە دەکەنەوە میوەجاتی سروشتی و تەندروست بکڕن. سەرەڕای ئەوەش بیر دەکەمەوە زیاتر شینگە بپارێزین لەگەڵ کارەکەماندا. بەڵام لای برازاکەی دوای خوێندنی ئامادەیی لای ئەو کارکردن لە شەڵگەکاندا بەهای بڕوانامەی زانکۆی هەیە. کاتێک کێڵگە کشتوکاڵەکان گەورە دەبن کارەکان فراوانتر دەبێت و هەمە جۆریش دەوێت. پێویستە بەشبەشی بکەیت، بەڵام جارێ داپیرە و باپیرە لە ژیاندان هەر پێکەوە کار دەکەین. لە ڕووی ئابووریەوە دۆخەکە گونجاوە. گرەوی ئەم خێزانە فراوانکردنی مەزراکان و بەردەوامیە، نەوەیەکی نوێش بەڕێوەیە. ئەزمموی باوان و بڕوانامەکانیان بخەنەگەڕ. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شەنەندۆ ڕیڤەر، ڤێرجینیا.